پێویستە زانستی باشمان هەبێت دەربارەی خواردن چکە شتێکی ڕۆژانەیە و ئەو خواردنە ئێمە هەموو ڕۆژەیە خۆین دەبێتن بزانین ئەو خواردنە چییە و چی نییە لەبەرەوە لازم خۆمان دوور بخەینەوە لەو خواردنانەی کەوە نای سەحی نە بۆ سەحەتمان باش نەبێتن دەبێت دوور بکەینەوە لەو شتانە. ئەو خۆراکێک خەڵکەکە ئەیخواتن زیاتر خۆیان داوە بە خواردنی گۆشت و بە خواردنی ئەو مادانێک کە کاربۆهیدراتێکی زۆری تایە ئەبینی خۆیان نەداوەتە سەوزە و مێوە کەەوە استفادەیەکی زۆری لێکرێتن. من بۆ خۆم لەوانەیە پێکەنین بێ لە ماوەی ساڵانێک کە تقریباً 25 ساڵێکە لە دەرەوەم من هەمووی کۆکەیتەوە یەک مەڕم نەخواردووە بەڵام بڕاتان بێ لەو ماوەیە یەک مەڕم خواردووە ئەمەش بۆ خۆی لەوانەیە جێگەی سەرسوورمان بێ من پێم وایە زۆر هەڵەیە یعنی بەتایبەت بەیانات تەماشاکەی خەڵکانێک زۆر هەڵدەستن بەیانی زوو دەچن نانێکی زۆر چەور دەخۆن بەبێ ئەوەی هیچ سپۆرتێکە بێ بەبێ ئەوە هیچ وەرزشێکە بێ. پێم وایە خواردنی سروشتی خواردنێکی زۆر باشە بۆ مرۆڤ هیوادارم هەموو مرۆڤێک هەموو کەسێک کە پێش ئەو خواردنە بکرێت یان بەکاربێنێتن بزانی ئەمە لە چۆ هاتووە تاکید لە ئەکسپایرەکەی بکاتن تاکید لەو شوێنەی بکاتن کە هاتووە.